ئێمە داخوازی و داواکاریەکان گرنگی هەنووکەیەکان گرنگیماندا بە چوار خاڵی یەکەم دابینکردنی موچە بۆ مامۆستایان موچەیەکی ئانی و بەپەلە و هەروەها لە هەمان کاتە لە ڕیزبەندی دابشکردنی موچەیە داوامان کردکەوە بۆ ئەم جارە لە ڕیزبەندی دابشکردنی موچەیە وەزارەتی پەروەردە لە ڕیزبەندەکە یەکەم بێت و خاڵی دووەمیش داوامان کرد هاندانی مامۆستایان ئەوانی ساڵی پار بەردەوام بێ. خاڵی سێم داوامان کرد بۆ هەموو مامۆستایانی وەزارەتی پەروەردە بۆی زەویان پێ بدرێ بە تایبەتی ئەو مامۆستایانەی کە سوودمەند نەبوونە و خاڵی چوارەمیش داوامان کرد کە ئەژماری ڕاژەی ساڵی 2016 بۆ 17 ئەم ساڵیان بە 2 ساڵ بۆ ئەژمار کرێ بە تایبەتی بۆ خانەنشینی. بە خۆشحاڵیەوە هەموو ئەوانەی کە ئێمە باسمان کرد لە دوای پەرلەمان بەشێکی پەیوەندی بە ئەنجومەنی وەزیرانەوە بوو داخوازی و داواکاریەکان بۆ ئێوان هاوکار و هەماهەنگ و پشتیوان بن بۆ داخوازی و داواکاریەکانی ئێمە. سەردانی ئەنجومەنی وەزیرانمان کرد لەلایەن بەڕێز کاک قوبات تاڵەبانیەوە پێشوازی کراین و بە هەمان شێوە ئەو پەیامەکەمان گەیان بە بەڕێزیان و داوامان کرد لە ئەنجومەنی وەزیران کە هاوکارمان بێ بۆ ئەوی داوا لە وەزارەتی سامانە سروشتیانەکان کا بۆ دابینکردنی پارێکی بەپەلە بۆ موچەی وەزارەتی پەروەردە.